کەرتی کشتتوکاڵی بەهۆی وشکە ساڵیەوە لە خورمات و پاشەکشەی کردووە و لەم ساڵدا بەپێی زانیاریەکانی کشتتوکاڵی خورمات و 35,000 دۆنم زەوی بەگەنم کێڕاوە لە کاتێکدا ساڵی ڕابرد و 6,000 دۆنم کێڕابوو. بەوتەی جوتیارانی سنوورەکە هەرچەندە حکوومەت نرخی وەرگردنی گەنمی بۆ 850,000 دینار بۆ یەک تەن زیاد کردووە، بەڵام بۆ جوتیاران هیچ لە دۆخەکەیان ناگۆڕێت. وەڵی دێم کردە من حوتەن دوو گاوەسمدا لێ دوایسا گەنم سەنێر لە تاوق بەخوا تەنی وە 650 ئێ بەخوا نێزگەی وە جوتونەوە 15 ملیۆنی خوارد ئێدامەتە ملیۆنی نوێ گشتی ئەوە ساڵ ئەوە دوو ساڵ ئەوە لۆنێ خەسار. ئێمە وەکو جوتیار وەکو جوتیارانی ناو داوێ ئێمە ئەم قەرارەی وەزارەتی بازرگانی عێراقمان پێ باشە، بەڵام سوود چییە؟ سوود تەن کیمایی ئێستا 2 ملیۆن دینارە. چی سوودێکیە؟ تەن کیمایی 2 ملیۆن دینار بێ و ئێستا حکومەت عێراقی گەنممان لێ وەرەگرێ بە 12 قەرارەکەی دای و 750,000 بەڵام 850,000 وەڵڵا هیچ ناکوژی بەفەلا. بەڕاستی ئێمە بەراوەکەین تەن کیمایی بسێنە بە 2 ملیۆن دینار، گەنم تقریبا 850-900,000 دینار. یعنی وەڵی خەسارە. وەڵی حکومەت عێراقی ئەگەر بێت و بە ملیۆنێک و 200,000 وەرێگرێ بۆ جوتیار بۆ ساڵێکی وەکی ساڵ وەڵی زەرمەندێکە خۆی لە خۆی حساب خۆی بکات خەسارە. یعنی گەنمەکەمان کردیوە لە بازار بە تیجاری زبڵەکە پەینی کیمیاییە جاران حکومەت تەوزیع ئەگەر بە 580,000 دینار 480,000 بەڵام ئێم ساڵ تەنی ملیۆنێک و 800,000 دینار بووە. سپیەکەمانە سەندا بەکە سەر حکومەت 350,000 بوو، ئێستا ئەمساڵ چووە 950,000 بە گۆرەی مەسفەکەی بێ لە حەقی نایی دوای ئەمساڵ کەم بارانیە ئەوەی دەیمەکانمان هەمووی خەسار بوو و بەراوەکانشمان ئەو ئینتاجەی کە هەی بوو پێش ئیمسان نەیبوو لەبەرەوەی ئاوی ژێر زەوی کەمی کردە و بارانیش نەبوو زۆر خەسارمەند بن. بۆ ئێمە داواکەنەکە حکومەت هاوکاریەکمان بکە لە ڕووی بنەتەوە بۆ ساڵێ تر کیماییمان بداتی هاوکاریەکمان بکە بۆی بتوانین ئەم فەلاحەتە بکەین. بە پێی و زانیاریانەی لە کشتتوکاڵی خورماتوە دەست کورد ساد نیوز کەوتووە لە سنووری خورماتوودا 400,000 دۆنم زەوی کشتتوکاڵی هەیە، لە بارانە ساڵیشدا 150 بۆ 200,000 دۆنم زەوی دەکێڕێت لەلایەن جوتیارانەوە، بەڵام دوو ساڵە بەهۆی نەبوونی بارانی پێویستەوە جوتیاران کەمترین زەویان کێڵاوە لە سنووری خورماتوودا بە گەنم و جۆ. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورماتوو.